لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون. الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. السلام عليكم ورحمة الله. بەڕێزان خۆشحاڵم لەوانەی 1359 لەوانەکانی تەفسیری قورئانی پیرۆز بێمەوە خزمەتتان بە مەبەستی ڕەزامەندی رب العالمین و هیوادارم ئێوەی ئازیز سوودی لێوەربگرن. بەڕێزان بە پشتیوانی رب العالمین دەچینە خزمەت سوورەتێک کە لە سوورەتەکانی قورئانی پیرۆز کە لە دوای سوورەتی الرعد دێ، ئەویش سوورەتی ئیبراهیمە. سوورەتی ئیبراهیم دیارە کە بەو ناوەلێنرا لەبەر ئەوەی چیرۆکی ئەبو الأنبیا ئیبراهیمی تێدا عەلەیهی السەڵات وەسەلام لەوەی کەوا بەو شێوەی کە بە فەرمانی خوای گەورە ئەهل و عائیلە و خێزانەکەی دەباتە ئەو مەنتەقەیە کە خوای گەورە فەرمانی پێکردیە بیوادین غەیری ذی زەرع لە دۆڵێک کەوا هیچ زراعەت و شینایی تێدا نییە. و پاشان خوای گەورە باز لەوە دەکات کە بە چ شێوەیەک خوای گەورە با بڵێن ئیسماعیل و ئیسحاقی پێبەخشە و شکرانەکردنی ئیبراهیم لەسەر ئەو بەخششەی خوای گەورە سوبحانەه وتەعالا ئیلە ئاخری لەو ئاتانی کەوا باس لەو پێغەمبەرە بەڕێزە دەکات عەلەیهی سڵات وەسەلام. دیارە سوورەتی ئیبراهیم سوورەتێکی مەکیە، وەکو هەندێک لە زانایان دەفەرمون ئیجماعی لەسەرە کەوا سوورەتێکی مەکیە ئیلا تەنها لە ناو سوورەتەکە ئاەتێک یان دوو ئاەت کە ئەویان مەدەنیە والله ئەعلەم. ابن الجوزی دەڵێ سوورەتی ئیبراهیم مەکیە بەبێ خلاف لە نێوان زانایان ئیلا مەگەر ئەوەی کوا ڕوایەت دەکرێت لە ئیبن عەباس و قەتادە کەوا دەڵێن دوو ئاەت لە سوورەتی ئیبراهیم مەکی نییە بەڵکو مەدەنیە. ئەویشیان ئەلەم تەڕە ئیلە الەذینە بەدەلوو نیعمەتە اللهی کوفرەن وأحلوا قومهم دار البوار أو آتك آتي 28 لقل آتي دواتري. فيروز آباديش لبصائر ذوي التمييز دلي سورة مكية بإجماع تنها يك آية نبي أويش أو آت ألم تر إلى الذين بدلوا نعمة الله كفرا. لا جرنترين ما بستكاني أو سورة التذكير بنعم الله على الناس ببير هنانوي نعمتكاني الله تعالى بسر خلشي وهاندانيان لسر شكرانە بژێری کردن و ئاگادار کردنەوە و ترساندنیان لەوەی کەوە ئینکاری نیعمەتەکانی خوای گەورە نەکەن و کوفری پێ نەکەن. لە گرنگترین بابەتەکان کەوە ئەو سوورەتە لە خۆی گرتیە، خاڵی یەکەم باز لە قورئانی پیرۆز دەکات کەوە ئەو قورئانە کتێبی هیدایەت و بەیانکردنە و هەروەها باس لەوە دەکاتن کە خوای گەورە سوبحانەه وتەعالا خاوەنی مولکی ئاسمانەکان و زەویە و هەروەها خوای گەورە سوبحانەه وتەعالا هەر پێغەمبەرێک ڕەوانە کردبی بە زمانی قەومەکەی ڕەوانی کردیە تاوەکو مەبەستی ئەڵڵا تەعالا لە بۆ ئەو خەڵکە ڕوون بکاتەوە. پاشان باس لە قسە و چیرۆکی موسا دەکات عەلەیهی سڵات وەسەلام و نیعمەتی خوای گەورە لەسەر قەومەکەی کاتێکەوە نەجاتیاندا لە دەست فیرعەون و ئالە فیرعەون. و پاشان باز لە هەواڵی کۆمەڵێک لە پێغەمبەران دەکاتن بەبێ ناوهینانیان بەگشتی لەگەڵ قەومەکانیان ئیتر هەندێک لەو گفتوگۆی کە لە نێوان پێغەمبەران عەلەیهیمۇ الصلاة والسلام لەگەڵ قەومەکانیان ڕوویدایە و هەروەها سزا و سەرنجامی کەسانێکی زاڵم و ئەوانەی پایان پێغەمبەرانیان بە درۆزانیە بە چ شێوەیەک بووە. پاشان خوای گەورە سوبحانەه وتەعالا باز لە گفتوگۆی نێوان ئەهلی جەهەنەم دەکا، ئەوانەی ضوعەفا و ئەوانەی مستەکبرین، ئەوانەی شوێنکەوتەنە، ئەوانەی سەرکردە بووینە لە کوفر لە ناو دۆزەخدا بە چ شێوەیەک گفتوگۆ لەگەڵ یەکتری دەکەن و هەروەها گفتوگۆی شەیطان ئەویش لە ناو جەهەنەم لەگەڵ ئەتباعەکانی خۆی. پاشان
باس لە حاڵی ئەهلی بەهەش دەکاتن لە چ ناز و نعمەتێکدا دەژیان پاشان نمونە دەینتەوە لە بۆ ئیمان و کوفر بە شەجەڕەی تەیبە و شەجەڕەی خەبیثە وەکو دەینە خزمەتی باسی دەکەین پاشان باس لە حاڵی کافران دەکا لە دنیای لە پاشی ئەوەی کەوا نعمەتیان پێدەبەخشی بە چ شێوێک لە مقابل نعمەتی خی گەورە کوفر دەکەن و ئیتر خۆیان و ئەوانەی شوێن کەوتەی ئەوانن بەرەو هیلاکەت دەبن پاشان باس لە ئیمانداران دەکا ئەوانەی کەوا نعمەتی خی گەوران نەگۆڕیتەوە بە کوفر بەڵکو شکرانەی لەسەر دەکەن و نوێژ لە بۆ خی گەورە ئەنجام دەن بە شێوکەوە فەرمانی کردێ واروها لە ماڵی خۆیان بە ئاشکرا و بەنهێنی دەبەخشن پاشان خی گەورە سوبحانەهو وتەعالا بەگشتی باز لە نعمەتەکانی خۆی دەکا لەسەر مەخلوقات و لەسەر بەندەکانی پاشان ئینجا خی گەورە باس لە ئیبراهیم دەکا عەلەیهی سەڵات وەسەلام و بە چ شێوەیەک عیبادەتی خی گەورەی کرێ بە چ شێوەیەک دوور کەوتیتەوە لە عیبادەتی بت و سەنەمەکان و هەروەها دوعاکردنی لە بۆ نەوەکانیشی بەوەی کەوا دوور کەونەوە لە عیبادەتی بت و سەنەم و هەروەها دوعاکردن لە بۆ نەوەکانی بۆی کەوا خی گەورە ڕزقی فراوانیان پێ ببەخشیتن پاشان بەیەنە مهمەتە النبي صلى الله عليه وسلم وهي النذارة بيوم القيامة بۆی کەوا وەزیفە و بەیانی مهمەی پێغەمبەر صلى الله عليه وسلم ئەوەیە کەوا خەڵکی بترسێنی لەو حسابێکەوە لە ڕۆژی قیامەت چاوەڕوانی خەڵکی دەکا ئینجا خی گەورە لە خاتیمەی سوورەتەکە باز لەو ئاتان دەکا کەوا هەمووی تەحذیر و وەعید و هەڕەشەیە و ئەنواعی عەذاب و سزا باز دەکا کەوا خی گەورە لە بۆ زاڵمەکان ئامادەی کردێ و خی گەورە بێ ئاگانیە لە زوڵمی زاڵمەکان و هەواڵمان پێدەداکەوە حیسابی ڕاستەقینە لە بۆ هەموو کەسێک و بەتایبەتش لەو زاڵمەکان لە ڕۆژی قیامەتە ئیتر لەو ڕۆژەیەکەوە هەموو نەفسێک ڕوبەڕووی کار و نەتیجەی کار و کردەوەکانی خۆی دەبیتەوە ئەو خوای سوبحانەهو وتەعالا کە حساب لەگەڵ خەڵکی دەکا و حسابکردنیشی سەریع الحسابە بەڵێ بەگشتی ئەوە بابەتەکانە کەوا لە ئەو سوورەتە پیرۆزەدا هاتیە و لە ئاەتی یەکەمیش بەو شێوەیە دەست پێ دەکا و دەفەرمی بسم الله الرحمن الرحيم ألف لام را كتاب أنزلناه إليك لتخرج الناس من الظلمات إلى النور بإذن ربهم إلى صراط العزيز الحميد بەڵێ خۆشەویستان ئەو سوورەتە وەکو چەندین سوورەتی تر بەو پیتانە دەست پێ دەکات کە وەکو دەگوترێ الحروف المقطعة یعنی ناخێنرێتەوە با بڵێن ئەلیف لام میم بە ئەلەم ناخێنرێتەوە بەڵکو ئەلیف لام میم کەواتە پیت بە پیت دەخوێندرێتەوە و لێرەشدا ئەلیف لام ڕا ئیتر ئەو پیتانە وەکو لە سەرەتای سوورەتی ئەلبەقەرەوە لەوێن دەرێت لە سوورەتی ئالی عیمران و هەروە لە سوورەتی ئەلئەعراف و لە چەندین سوورەتیکە کە لە خزمەتی دابووین بەو شێوەی کە هاتیە و لە چەندین سوورەتی تریش کەوا دێ ئەو پیتانە وەکو باسمان کرد بە تایبەتی لە بیدایەتی سوورەتی ئەلبەقەرە کەوا ئەو ئەقوالانەی کە دەربارەی هاتینە بە کورتی وەکو زانان دەفەرمون هذه الحروف المقطعة التي افتتحت بها هذه السورة وغيرها أو حروف مقطعانه كوا بحرف دخندرينوا نك وكو كلمة كوا چەندین سوورات بەو شێوێ دەستی پێ کردێ لە بۆ چە هاتێ تأتي لبيان إعجاز القرآن کەواتە مەبەستەکە تێیدا مەبەست ئەوەیە بەیانکردنی ئەوەی کەوا ئەو قورئانە معجزەیە حيث تظهر عجز الخلق عن معارضته بمثله ئەو قورئانە بەوەی بەدیار دەکەوێتەوە هەموو مەخلوقات لەو ڕۆژێکە دابەزێ هەتا ڕۆژی قیامەتێش عاجزن بێتوانا و دەستەوسانن بەرامبەر بەو قورئانێکەوە کتێبێک بینن هاوشانی ئەو قورئانەی بی نەک کتێبێک بەڵکو دە سوورەت بەڵکو یەک سوورەت ئەگەر بەقەد کورتترین سوورەتیش بی وەکو سوورەتی ئەلکەوثەر نەیانتوانیوە ناشتوانن مع العلم أو سورة أو كتابة كلمات كان مركب من هذه الحروف العربية كواتا زور واضحة كلمات كان لبيت كان زماني عربي بيك هاتية دي
هەموو خەڵقی و هەموو مەخلوقات ئەوانە کە ئیدعا دەکەنەوە کتێبی خوانیە دەی بابێن هاوشانی ئەو قورئانەی ئینجا وەکو دەفەرمیت ئەگەر هەمووشیان پێ ناکرد 10 سوورەت وەکو ئەو قورئانەی ئەگەر ئەوەشیان پێ 1 سوورەت وەکو ئەو قورئانەی هەم لە کەلیماتەکانی بەو شێوەیە کەلیماتی بەلیغ و کەلیماتی بەهێز و بە سوڵتان بن و هەم لە ناوڕۆکی مانا و ناوڕۆکەکەشیان وەکو هاوشێوی قورئانی پیرۆز بن نەتواندرایە و ناشتواندرێ. بەڵێ ئینجا دەفەرمی لە زۆربەی ئەو سوورەتانش کەوە بۆ پیتان دەست پێ دەکات یەکسەر باسی قورئانی پیرۆزەکە لێرەش بە هەمان شێوە دەفەرمی ئەلیف لام ڕا کتاب ئەنزەلناه ئیلەیک واتە ئەو قورئانە کتابێکە کتابێکی زۆر عەظیم و گەورەیە ئەنزەلناه ئیلەیک یا ڕەسوول الله لە بۆ تومان دابەزاندیە لە بۆ چییە؟ لتخرج الناس من الظلمات إلى النور تاوەکو بەهۆی ئەو کتێبەوە خەڵکی دەربینی لتخرج الناس نەک عەرەب چونکە پێغەمبەر صلی الله علیه و سلم لە بۆ هەموو خەڵکی هاتی بەڵێ لە عەرەبەوە دەست پێ کرد چونکە بەخۆی لە ناویان بوو ئینجا لتخرج الناس خەڵکی بە عەرەب و عەجەمیانەوە دەربینی لە تاریکایی کوفر و جەهل و مەعسیەت لە بۆ نووری ئیمان و نووری علم و نووری تاعەت و جۆرایەلی بئیذنی ڕەبیهم ئەوەشیان ئەو دەرهێنانی خەڵکی لەناو ئەو تاریکاییانە بەرەو ئەو نورە بئیذنی ڕەبیهم واتە بئیرادەتی الله تعالى وتوفیقه لهم کەواتە ڕاستە ئەتو یا ڕەسوول الله وەشیان کەوتوانی تو پێویستە داعوە و بانگەواز بەو قورئانە بکەن لە بۆ دەرهێنانی خەڵکی لە تاریکاییەکان بەرەو نور بەڵام ئەوەی لە سەرنگۆیە تەنها ئێرشاد و ڕێنمونیە ئەوەی کەوا فعلەن لەناو ئەو تاریکاییان دەردەچی بەرەو نور دەڕوا بە ئیرادەی چێیە بە قودرەت و دەسەڵات چێیە بإرادة الله تعالى بويستي الله تعالى وتوفيق الله تعالى فهو الهادي لمن قدر له الهداية على يد رسوله المبعوث عن أمره سبحانه هر الله تعالى كوا هداية ددا هر الله تعالى كهداية ددا أو كسانة هداية ددا كخواي قر تقدير هدايتي لبيان كده لسردستي پیغمبركي صلى الله عليه وسلم كبفرماني خواي قر بان قواز دكاتن ومعلوم شوكو سنزارج باس ما كده بله هداية لدس الله تعالى هدايتي رينموني كردن وإرشاد بالي پیغمبر صلى الله عليه وسلم وإنك لتهدي إلى صراط المستقيم وشوين كوتي پیغمبران عليه الصلاة والسلام عيني رينموني دكن بدعوي پیغمبر عليه الصلاة والسلام بەڵام ناتوانن فعلا ئیمان لە ناودڵ و دەرونی کەسێک دامەزرێن لە ناودڵ و دەرونی خۆشی دامەزرێنی ئەوەی کەوا ئیمان دادەمەزرێنی تەوفیق دەکا الله تعالى سبحانه وتعالى وفعلا سنەتی خوای گەورە لە تەعامل لەگەڵ بەندەکان هەر ئاوایە ئەو کەسێکەوە قابیلە لە بۆ ئەو ڕێنمونیە ئەو کەسێکەوە بە دوای حەق و ڕاستیدا دەگەڕێ ئەو کەسێکەوە مەبەستیتی ڕێگە ڕاست بینتەوە الله تعالى هیدایەتی دا تەوفیقی دەکا ئیمان ناو دڵ و دەرووندا دەمەزرێنی بەڵام ئەو کەسێک کە پشتی تێ دەکا ئەو کەسێک دژایەتی ئەو حەقە دەکا خوای گەورەش بڕیاری گومڕایی لەسەر دەدا و هیچ کەسێکش لە توانای دانیا هیدایەتی بدا. ابن عاشور دەڵێ أسند الإخراج إلى النبي صلى الله عليه وسلم في سياق تعليل إنزال الكتاب إليه كواتا ليردا دفرمي خواي گەورە ئەو قورئانەی لە تودا بەزاندی یا رسول الله علەکەی چییە مەبەست چییە تاوەکو خەڵکی دەربینی لە تاریکاییەکان بەرەو نور فأعلم أن إخراجه من الظلمات بسبب هذا الكتاب المنزل كواتا دەرهێنانی خەڵکی لە تاریکاییەکان بەرەو نور بەهۆی چییە بەهۆی ئەو قورئانەیە أي بما يشتمل عليه من معاني الهداية بەوەی کەوا ئەو قورئانە ماناکانی هیدایە و واتاکانی هیدایە هەمووی لەناو ئەوەدایە ئیتر بەو قورئانە ئەتوو داعوە بکە و خەڵکی دەربینە لەناو تاریکاییەکان بەرەو نور وهروە دەڵێت تعليل الإنزال بالإخراج من الظلمات دل على أن الهداية هي مراد الله تعالى من الناس كواتا لێرەدا فعلا کە دەفەرمی ئەو کتابمان دابەزن تا خەڵکی لە تاریکاییەکان بەرەو نوری هیدایەت بینی کەواتە فعلا الله تعالى مەبەستیتی مراد و مەبەستی خوای گەورە ئەوەیە لە خەڵکی
بۆی کەوا دەربچن لە ناو تاریکاییەکانی گومڕایی وأنه لم يتركهم في ضلالهم الله تعالى وا لە بەندەکانی ناگەڕێکەوە لە ناو گومڕایی خۆیان بمینێنەوە فمن اهتدى فبإرشاد الله ئیتر ئەوەی کەوا ڕێگای هیدایەت دەگریتە بەر و هیدایەت دەدرێ ئەوە بەڕێنمونی خوای گەورەیە سبحانه وتعالى ومن ضل ئەوەی کە لە گومڕایە و لە گومڕایش دەمێت فبإيثار الضال هەوا نفسی على دلائل الإرشاد بەڵام ئەو کەسێک کەوە هەوا و ئارەزووی خۆی هەڵدەبژێری لەسەر ئەو ئێرشادێک کە لە ڕێگای پێغەمبەرەوە سڵاوسم لە ڕێگای شوێنکەوتەی پێغەمبەران و سڵاوسم دەبیستی ئەوەی کەوا هەوا و ئارەزووی خۆی بە پێش ئەو ڕێگا ڕاستە دەیەخی ئیتر هەر ئەویش بەخۆی سەبەبە لەوەی کەوا خوای گەورە موری گومڕایی لەسەر دڵی بدا ئیتر دیارە لە تەفسیری ئەو ئاتە زانایان شتی تریشیان فەرموو بەڵام لە بەرتەوا بوونی کات دەوەستین بە پشتوانی الله تعالى لوانەی داهاتوو دێنەوە خزمەتی وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين وآخر دعوانا الحمد لله رب العالمين لو أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا أنزلنا هذا القرآن على جبل لرأيته خاشعا متصدعا من خشية وتلك الأمثال نضربها للناس لعلهم يتفكرون